بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی عزیزی بەرنامەی بەفەڕ لە گوێگەنج جوانترین سڵاوی خی گەورەتان لێبێ و لە خۆشی و کامەرانی و ئاسوودەی دابژین. سپاس و ستایش بۆ خی گەورە و میهرەبان لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی، لەسەر تەواوی ئەو بەخشانی کە سەر لەبەری ژیانی ئەمەیان ڕازاندۆتەوە و لە پێشی هەمویانەوە نیعمەت و بەخشی ئیمان کە چرای ڕێگەی پڕ لە دڕکوداڵمانە و مای ئارامی و ڕووناکردنەوەی دەروون و فێنەکردنەوەی دەروونمانە. درود و سڵاو و میهرەبانی و ڕەحمەتی خوا هێندەی تەواوی دڵۆپەبارانەکانی سەرەتای دروستبوونی گەردون تا ئێستا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاو و سەرمەشق و ڕاستەکاری دنیا و قیامەتمان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەرە عەزیزەی کە گیان و ڕوح و ئیسراحەتی خۆی فەرامۆش کرد لە پێناو خۆشبەختی بەشێکی زۆر لە مرۆڤەکاندا. سڵاو ڕێز و حرمەت و خۆشەویستیشم بۆ ئێوە عزیز و خۆشەویستە لە هەر شوێنێکی ئەم وڵات و کوردستانەدا هەن و عیبادەت و تاعادیشتان قبول بێ. بەرنامەی ئەمڕۆی بەفەڕ پێم خۆشە باز لە ئەوە بکەم کە ئیسلام چۆن دەستەبەرێتی مافی بە ساڵاتچوان دەکات، بە تایبەت کە چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژی جیهانی بە ساڵاتچوان بوو و ئەم ڕۆژەش لە ساڵی 1990 دوای هەزارەها تراژیدیا بەرامبەر بە پیر و پەککەوتە و بێنازەکان و بێنەوایەکانی ئەوروپا کراوەکە. هەر فەیلسوفێکی وەکو ئەرستۆ کە دەڵێ مانەوە بۆ بەهێزەکانە بە یەکجار 10 ملیۆن بەشەر بە پێی کاریگەری ئەم فتوا بۆ چوونەی ئەرستۆ لە منداڵ و کەمەندام و بە ئافرەت و بە پیر تیابران. لە کاتێکا بۆونە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم گرنگیەکی زۆری بەم چینە داوە، ماف و ئیمتیازاتێکی زۆری بۆ قەرارداون و داواشی لە ئومەتەکەی و لە شوێن کەوتوانی کردووە کە بە چاوی ڕێز و حرمەت و گەورەیەوە سەیری پیر و بە ساڵاتچوان بکەن و پاداشتێکی گەورەشی بۆ ئەو کەسانە داناوە کەوا ڕێز و حرمەت لەم چینەی کۆمەڵگەکەمان دەگرن. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە و پێگە و ڕێز و حرمەتی پیر و بە ساڵات و لایەنی پیرۆزی ئیسلامداوە ئەو فەرموودە و ئایەتە پیرۆزانەی کە لەبارەی ئەم چینەوە هاتوون هیوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ڕەشید پێنجوێنی بانخوازی ئیسلامی کردو. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سوپاسم دەکەم خی گەورە جەنابشیان پارێدارکە. سەرزەنشتکردنی خی گەورە بۆ لە بەرامبەر بە پێغەمبەرەکەی صلی الله علیه و کاتێ ڕوو لە پیرە پیاوێک وەرەگێڕێ کە زیاتر مشتاق و ئالوودەی وەرگرتنی وەحی و ڕێنمایی تازەی ئیسلامیە. ینی خی گەورە لە کاتێکە ئەم پیرە پیاوە کوێریشە و ئاگای لە حرەکە و جموجوڵ و دەم و چاوگرشکردنەکەی پێغەمبەری خوانیە کە ئەمیش لەبەر زیاتر بڵاوکردنەوەی پەیام و بانگەوازەکەی خوایە. ئەمە چیمان پێ دەڵێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. من لێرەوە داواکارم لە خی پروردگار کەوا ڕەحم بە تەمەنمان بکە، ڕەحم بە ساڵاتچوەکان بکە، خی پروردگار عاقبەتمان بەخێر بگێڕێت. سەبارەت بم بابەتە لە ڕاستیدا ئەم بابەتە گەرەنگە چکۆ ئێمە لە کۆمەڵگایەکە دەژین کەوا بەشێکی سەرەکی بریتین لە بەتەمەنەکان و هەروەها لە بە ساڵاتچوەکان. بۆی ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕوانگەی قورئانی پیرۆزە و لە ڕوانگەی فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم گرنگی بم بابەتە زۆر داوە. سەبارەت بۆ پرسیاری جەنابەت دەربارەی عەبدوڵڵای کوڕی مەکتوم کە دێتە لای پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم و کەسێکی بەسا تەمەنی هەیە و هەروەها کەسێکە خاوەن پێداویستی تایبەتە کە دێتە لای پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کەوا لە وەحی تازە، لە نیگای تازە، لە پەیامی تازەی خی پەروەردگار بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ببیسێت و هەروەها تێبگا بۆ ئەوەی کەوا زیاتر کردەوەی پێ بکە لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر خاتی ئەوەی کەوا کۆمەڵێک لە سەرانی قوڕیشی لەلا هەیە بۆ ئەوەی کەوا ئەوان پەیامەکە وەربگرن، چکە بەوەرگرتنی پەیامەکە لەلایەن گەورەکان و هەروەها سەردارەکانیانەوە بێگومان شێون کەوتەکانی قوڕیشی زیاتر گوێ لە پەیامەکە دەگرن، تابعی ئەمانن. لەم کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوو گرژ دەکات لە عەبدوڵڵای کوڕی مەکتوم و هەروەها زیاتر گرنگی دەدا بە سەرانی قوڕیش بۆ ئەوەی کەوا قسە و گفتوگۆی زیاتریان لەگەڵا بکە. بەڵام خودای پەروەردگار ئەمە بە شایستە نازانێدا بۆ پێغەمبەرەکەی صلی الله تعالی عليه وسلم، بەڵکو ئەو بە شایستە دەزانێت بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم کە لەم ئان و ساتەدا لای حەقیقی بکاتەوە بەلای ئەم پیرەوە و هەروەها گوێ لە داخوازێکی بگرێ، گوێ لە داواکەی بگرێ و هەروەها کارێ بکە بۆ ئەوەی کەوا ئەو دڵخۆش بێت. بۆیە ئەمە پەیامێکی گەورەی تێدا هەیە لەلایەن خی پەروەردگارەوە لە بۆ موسڵمانە لە بۆ شوێن کەوتوانی ئیسلام کە ئاگایان لێبێ ئەو خەڵکانی کەوا بە ساڵاتچوون کە دەکەونە تەمەنەوە یاوەکو داخوازی تایبەتی خۆیان دەبێت لەلایەن ئەو خەڵکانی کەوا داخوازەکانیان بۆ جێبەجێ دەکەن دەبێت بە ئەو پەڕی جوانیەوە مامەڵەیان لەگەڵا بکەن و هەروەها بەدەمیان و بچن و
و هەروە ئەو داواکاریانەی کەوا هەیەە گویان لێ بکرن و بۆیان جێبەجێ بکەن کەوا بۆ ئەمە پەیامێکی زۆ گەوری تێدا هەیە بۆ هەر کەسێک کە بەڕاستی بێوێت بە شوێن قورئاندا و هەروەها بە شوێن سنتەکانی پێغەمبەری خوادا صلی الله تعالی علیه وسلم هەنگاو بنێ. زۆر باش مامۆستاوا بپرسم بە ساڵاچوو کێ یان بۆ منە پێناسەی ئیسلامی پیرۆز چوارچەوەی ئیسلامی پیرۆز بۆ دیاریکردنی بە ساڵاچوون و ئەو پێناسە گشتگیری کە هەیەی کامەیە و بە کێ دەگوترێ بە ساڵاچوو دەربارەی بە ساڵاچوو یاوەکو با بینە سەر ئەو قسەی کەوا خی پرۆگار باسی ئەومان بۆ دەکا کە دروستکراوەکان ئینسان کە دروستە بێ مرۆڤ کە دروستێ بە کۆمەڵی قۆناغدا تێپەڕ دەبێت ئەو قۆناغی کەوا نوتفەیەکە ئەو قۆناغی کەوا پارچە خوێنێکە یا پارچە گۆشتێکە هەتاوەکو پێک دێ هەتاوەکو دەبێت بە منداڵ پاشان لە منداڵی بۆ گەنجێتی و هەروەها لە گەنجێتی و هەتاوەکو قووەت و هێزی و توانایی بۆ دروستە بێ. خی پرۆگار دەفەرمێ الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة. خی پرۆگار ئەو خوایەکەوە ئێوەی لە لاوازی و دروستکە لە نوتفە لە ئاوێک دروستی کردووە دوای ئەوەی کەوا لە دایک دەبن و هەروەها لە قۆناغی لاوازی و منداڵێتی و دەتانگوێزێتەوانێ بۆ قۆناغی گەنجێتی و هەروەها لاوێتی و بە شێوازێ کەوا قووەت و هێزی تواناییتان پێدا بەڵام ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة بەڵام لە دوای ئەمە لە دوای ئەم قووەت و هێزەوە جارێک دەتان گێڕێتەوانە بۆچی بۆ لاوازی بۆ پیرێتی بۆ کەنەفتەیی يخلق ما يشاء وهو العليم القدير. خی پرۆگار هەرچێکی بێ ئارەزومەندەکە دروستی دەکا و بێوێت چۆنی دروست بکە چونکە خی پرۆگار هەم زانایە و هەروە هەم بەتوانایە. لە ئاەتەکەی سوورەتی ئەلحەج ئاەتی 5 دوای ئەوەی کەوا باسی قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلە دەکات و مرۆڤ دەکات دەفەرمێ پاشان ومنكم من يتوفى هەندێکتان هەر بە منداڵی بە گەنجێتی و بەلاوێتی دەمرێنێ و هەروەها دەتانباتەوە بۆ لای خۆی بەڵام ومنكم من يرد إلى أرذل العمر لكي لا يعلم من بعد علم شيئا. ئەتان گێڕێتەوانێ بۆ ئەوەی کەوا دەتان خاتە ناو تەمەنەوە ناو کەنەفتەییەوە ناو بێتوانایی و بەهێزیەوە ئەو قووەت و هێزتان لێ دەسێنێتەوانێ هەتاوەکو وای لێدە هیچی لەبیر نامێنێ. بۆی ئالێرەوە پێناسەی بە ساڵاچوو بریتە لە هەر کەسێکەوە لە تەمەنی گەنجێتی و لاوەتیە تەمەنی 50 ساڵی دەبڕێت دەکەوێتە ناو تەمەنی 6 ساڵی و هەروەها بەرەو ژوورتر و ئاماژەیەکشمان هەیە لە فرمودەیەکی پێغەمبەری خوا دەکات ریاض کە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله تعالى عليه وسلم أعمار أمتي ما بين 60 إلى 70 وقليل ما يجوز ذلك أو كما قال. أفرمي بيغمبر يكرم صلى الله عليه وسلم تمني أمتك من لنيوان شص دايب وحفتا كم يقلوان لو زياتر ياوكو كمتر ياوكو زياتر حفتا ياوكو هشتا دبري كابتان لروانجي إسلام لروانجي أنفرم دي بيغمبر خواو صلى الله عليه وسلم كسي بصالاشو بريتي لو كسي كواشو تناو تمني شص صالي وبو حفتا صالي وهروها زياتر. زۆر باشە کامانەن ئەو ئاەت و فەرمودە پیرۆزانەی کە باز لە فەزڵ و پێگە و یام کەسایەتی بە ساڵاچۆکانمان بۆەکەن ئایا بۆ منە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا هیچ دەقێکیان تێدایە کە باز لە پێگەی بە ساڵاچوو بکاوە هانی ئێمە بدا بۆ چاکەکردن یان چاکبوون لەگەڵیانە بەتەکید بەڵام سەرەتا پێم خۆشەوە بڵێم کەوا ئاینی پیرۆزی ئیسلام خێزان دادەنێ بە کۆڵەکەی کۆمەڵگە یعنی لێرەوە ئەم بە ساڵاچوە ئەبێ ئێمە لە ڕوانگەی خێزانێکەوە سەیری بکەین بەڵام ئاگامان لەو بە لە سونەتی خۆی پرۆدگارە ئەوەی کەوا قۆناغەکانی ژیان قۆناغ بە قۆناغن هەیە لە منداڵی بۆ گەنجێتی هەیە لە گەنجێتی و بۆ پیرێتی و هەروەها هەیە تووشی ئەرذەل العمر دەبێت هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وأعوذ بك من أرذل العمر پەنای پێگرتووە بەڵام لێرادا دەبێت ئەومان لەبیر نەچێ قیەم و بەها ئیسلامیەکە قیەم و بەها ئینسانێکە لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریەدا کە لە ناو کۆمەلگادا لە نێو خێزاندا بەسەری دێ بەڵام ئەمانە لەبیر ناکرێن وهروە ئەمانە بە هیچ شێوەیە گۆڕانکاریان بەسەردا نایە بۆی ئالم منطلقە و ئالم چوارچێوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی زۆر داوە بە مەسئلەی ڕێز و احترام و هەروەها پێدانی پێگەی حەقیقی و ڕاستەقینەی خۆی بۆ کەسانی کەوا دەچنە تەمەنەوە بۆ کەسانی کەوا دەبینە باپیرە بۆ کەسانی کە دەبنە داپیرە بۆ کەسانی کەوا تەمەنێکیان پێدێ قووەت و هێز و عەقڵ و ژیریان لە دەست دەدەن قورئانی پیرۆز لە چەندەها ئاەتی قورئاندا ئاماژەی پێکردووە بە تایبەتی کاتێک کە بابەتەکە ڕێز بێ لە دایک و باوکێکی پیر وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما خۆی پرۆگار دەفەرمێ فەرمانی کردووە پەرستشی خۆی و دوای پەرستشی خۆی خۆی پرۆگار فەرمانی کردووە بەچی بە ڕێزگرتن لە دایک و باوک ئەوەی کەوا پێویستە لە ڕێز و احترامگرتن لە دایک و باوک واعبدوا الله ولا تشركوا به شيئا لە شوێن ترا خۆی پرۆگار پێمان دەفەرمێ
ئێوە خوای پەروەردگار بپەرستن و هەروەها هاوبەشی بۆ بڕیار مەدەن وبالوالدین ئیحسانا و هەروەها ئێوە لەگەڵ دایک و باوکتان چاک بن ئیما یەبلوغن عندك الكبر أحدهما ئەو کیلاهما خۆ ئەگەر ئەم دایک و باوکە یەکێکیان یاوەکو هەردووکیان وهایان لێ هات کەوتنە لای کوڕێکەوە لای کچێکەوە لای کەسێ کە وایشتا لە تەمەنی گەنجێتیایە خوای پەروەردگار دەفەرمێ پێیان فلا تقل لهما أف تەنانەت ئۆفێک کە بریتێ لە سێ پیت پێکاتوە خوای پەروەردگار دەفەرمێ دەرباریان مەیڵن عولەما دەفەرمون ئەگەر ببوایە خوای پەروەردگار لەم ئۆفە کەمتر لەوەی کەوا ئینسان بەکاری نەهێنێ بەرامبەر بە دایک و باوک ئەوە خوای پەروەردگار ئەوەی بەکاردەهێنا بۆیە لێرادا دەفەرمێ ئێوە بە هیچ شێوە تەنانەت ئەو وشەیەکەوا بەزار دێ زۆر لە لاوانەی لەلای ئێوە ئەرزشێکی نەبێ ئێوە هیچ کاتێ بەکاری نێنن ولا تنهرهما ڕوشکێنیان مەکەن وقل لهما قولا كريما قسەی باش و میهرەبانی و هەروەها نەرمونیانیان لەگەڵا بکەن واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا باڵی میهرەبانیان بۆ ڕابکێشن و هەروەها بە شێوازێ مامەڵەیان لەگەڵا بکەن کە هەمیشە دەم بە دوعابن دەست بە دوعابن خوایان وەکو چۆن ئەوان لە کاتی تافی منداڵەتی و لایەتی و گەنجێتی ئەوان بەدەم ئێمەوە بوون ئەوان هەموو بابەتە پێویستیەکانی ژیانی ئێمەیان دابین دەکرد ئەوان ئێمەیان پەروەردەکرد ئەوان ئێمەیان گەورە کرد ئەوان خەمیان شەو و ڕۆژ بۆ ئەو بووکەوە ئێمە گەورە بن خوا ئێمە گەورە بکەن خوایان تۆ ئەمڕۆ ڕەحم و سۆز و میهرەبانی خۆت بڕژی بەسەریانە بۆیە لێرەوە دەبێ بزانێکین ئاینی پیرۆزی ئیسلام ڕێزگرتنی لە بەساڵاتچوو بە تایبەتی خۆ ئەگەر دایک و باوک بێ لە گەورەترین عیبادەت دیاری کردو یەکێکە لەو عیبادەتانی کەوا گرنگێتی خۆی هەیە چەندەها پاداشی خوای هەیە لە بۆ ئەو کەسانی کەوا ڕێز لە خەڵکی بەساڵاتچوو دەگرن ڕێز لە دایک و باوکیان دەگرن پێچەوانەکەشی هەروایە ئەگەر هاتوو کەسێک ڕێزی لە دایک و باوکین دەگرن ئەگەر هاتوو کەسێک بێڕێزی بەرامبەر کەسێکی بەساڵاتچوو کرد کەسێکی بەتەمەن کرد بێڕێزی بەرامبەر بە داپیرە و بەدایە پیرەیە کرد لە ڕاستیدا دەبێ بزانن لە ڕۆژی قیامەتە دەبێ باجەکەی ببە باجەکەی بدە و زۆر جاری تەنانەت باجەکەی لە دنیادا دەدا وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دووشت غەیری ئەوەی کەوا خدای پەروەردگار لە قیامەتە سزایان لەسەر وەردەگرێت و سزای خەڵکی دەدا لەسەری بەڵام لە دنیادا عقوبەکەیان بۆ پێشەخە یەکێک لەوانە ئەلبەغی بریتێ لە زوڵم و ستەمکردن و دەستدرێژیکردنە سەر ناموس و حەق و مافی خەڵکی دووهەمینە بریتێ لە عقوق الوالدین بریتێ لە پێشێرکردنی مافی دایک و باوک بۆیە ئێمە لێرەدا کۆمەڵێک بنەما لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە ڕوانگەی فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم هەمانە یەکێک لەوانە ئەوەتانێکەوە دەبێ بزانێکین ڕێزگرتنەکە لە پێش هەموو شتێکە ڕێزگرتنێکی ئیلاهی لە بۆ مرۆڤ بەگشتی یعنی ئەم مرۆڤە کاتێکەوە گەنج بووە کاتێکە لاو بووە وەکو چۆن جێگەی ئەو بۆکەوە ڕێز و تەقدیر بگیرێ بە هەمان شێوە لە تەمەنی پیرێتیشە هەروایە هەروەکو خوای پەروەردگار دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ئەمیش مرۆڤە ئەم بەساڵاتچووە ئەو کەسە بۆ کە دوێنە سەرپەرشتی ئەو خانەوادەی کردووە ئەو کەسە بۆ کە دوێنە خاوەنی عیلم و زانست و پێگەی کۆمەڵایەتی خۆی بووە ئەمڕۆ پیر بووە معنای ئەوە نییە لە مرۆڤایەتی و لە ئینسانی و لە بەشەریەت بچێتە دەرەوانە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان لێگرتووە وحملناهم في البر والبحر هەڵمان گرتووە لە وشکایی و لە دەریاییە و چەندەها هۆکاری گواستنەوەمان پێداوە ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا كابتان لم روانگە قورئانیەوە بۆمان ڕوون دەبێتەوانێ کە پیر و بەساڵاتچوویش وەکو باقی هەژ مرۆڤێکی تر وەکو گەنجەکان و وەکو ئەندامی خێزان وەکو ئەندامی کۆمەلگا ڕێزی هەیە و هەروەها دەبێت ڕێزی لێ بگیرێ ئەگە بچین بۆ لای فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە فرمودەکانی پێغەمبەر کاک داوای ئەوە دەکا ڕوو بە گەنجەکان دەفەرمێ ئاگاتان لێ بێ ڕێز لە پیرەکان بگرن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما أكرم شاب شيخا لسنه هیچ گەنجێک نییە لەناو کۆمەلگادا لەناو خێزانەکەیدا ڕێز لە پیرێک دەگرێ إلا قيضه الله له من يكرمه عند سنه أو كما قال إلا خوای پەروەردگار لە کاتێکدا کەم ئینسان ئەگەر هاتوومە و هەروەها چووە تەمەنەوە خوای پەروەردگار وای لێ دەکاکەوە خەڵکێک لە خانەوادەکەی خۆی یاوەکو لە دەرەوەی خانەوادەکەی بەخۆشی نازانن ڕێزی لێ دەگرن دەی ئەمە گەورەترین تەوجیهی پێغەمبەری خوای صلی الله تعالی عليه وسلم یعنی ئەم بە گەنجەکان دەڵێ ئامان کبر و دەمار و لە خۆی ڕازی بوون و نەزانی تو ئەمڕۆ گەنجی بەڵام ئەو پیرە ئەو پیرەی کەوا سەری سپی بووە ئەو داپیرەی کەوا پرچەکانی سپی بوون ئەو پیرەی کەوا چرچ و لۆچ کەوتۆ دموچاوی گەنجێ بۆ دوێنێ لەوانەیە زۆر لە تۆ جوان بووبێ لەوانەیە سوارچاکی مەیدانی خۆی بووبێ بۆیە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک گوتراوە الجزاء من جنس العمل ئەمڕۆ گەنجەکان ڕێز لە پیرەکان بگرن دڵنیا بن سبەینێ لە کاتی پیرێتیە خۆی پڕگار کارێکیان بۆ دەکە خەڵکی ڕێزیان لێ بکرێ و هەروەها پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم ڕێزگرتنی لە بەساڵاتچوان لە ئیجلال و لە بەڕێزگرتنی خودای میهرەبان داناوە
وإلى فرموديك هذا فرمي إن من إجلال تعالى لبرزقتني خداي پروردگار إكرام ذي الشيبة المسلم رزقتنا لكسيكي بصالات شوي بتمني مسلمان باش عند فرمي وإكرام حامل القرآن الغير غال فيه والجافي عنه رزقتن لكسيكي قرآن خويني راستقينا وهروها وإكرام ذي السلطان المقسط رزقتن برپرسێکی دادوەر لێرەدا ئەگەر سەرنجی ئەم حەدیثی پێغەمبەری خوا بدەین صلی الله عليه وسلم لە بەڕێزگرتنی خدای پەروەردگار لە پێشە بۆ ئەو کەسانەی کەوا ڕێز لە پیرەکان دەگرن پاشان بۆ قورئان خوێنەکان پاشان بۆ دەسەڵاتدارەکان یعنی پێت دەڵێ وەکو چۆن تۆ ڕێز لە قورئان خوێنێک دەگری وەکو چۆن ڕێز لە کەسێکی دەسەڵاتدار دەگری بە هەمان شێوە دەبێ ڕێز لە کەسێکی بەتەمەن بگری ئەمە دوو سێمینی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم ئەو کەسانی کەوا ڕێز لە بەساڵاتچوەکان ناگرن دایناوە بەوەی کەوا لە گرۆهی مسلمانان نین ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا دەفەرمێ لە ئێمە نییە ئەو کەسێک کەوا بەزەینەیەتەوە بە بچووکەکانمانەوە و هەروەها ڕێز لە گەورەکانمان نەگرێ ئەنەسی کوڕی مالک دەفەرمێ پیاوێکی بە ساڵات و هات بۆ مەجلیسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام فأبطأ القوم عنه خەڵکەکە تۆزێ بە خاوی جێگەیان بۆ کردەوانی ئیشی بە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمی لە ئێمە نییە ئەو کەسێک کەوا بەزەینەیەتەوە بە منداڵەکانە و هەروەها ڕێز و ئیحترام نەگرێ لە گەورەکان سەرنجی ئەم فەرمودەی بدەین کاک ڕیاز نافەرمێ وەیوەقر الکەبیرە دەفەرمێ وەیوەقر کەبیرەنا یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورە و بەساڵاتچوەکان و بەتەمەنەکانی انتساب کردووە بۆ لای خۆی خستونێتێ پاڵ خۆی یعنی ئەوانە لە ئومەتی من واتە ئەوانە لەسەر ڕێبازی من و هەروەها وەکو وایە کەوا ڕێزیان لە من گرتبێ و هەروەها خاڵێکی تر لە هەنگاوەکانی ئیسلام دەربارەی بەساڵات و لە بابەتی مەسئلەی سەلامکردنە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم يسلم الصغير على الكبير يعني أو والمار على القاعد والقليل على الكثير بل أو دعاء دين صرف المدي بيغمبر إخواش صلى الله تعالى عليه وسلم ده فرمي ده بتشوك كان سلام لجورة كان ممكن نابي جورة كان سلام لبتشوك كان ممكن أبي أو بتشوك إذا شيء ماله وجوريك ده بيني لمال خوي ده بصالات شوك ده بيني ده بيدكي با بيدكي يا أو كنا خي نكتن هذا ماله بل كل دروي لا شو كاركشي لا شو أنا كادروا لنا وسياريك ده لقل بيشكي خوي ده برجايا كادروا لقل كوم الخلق كادرجي بلاي كوم الخلق كادروا ده شيء كسيكي بتمن ده بيني پیغمبرکی فرمی صلی الله علیه وسلم يسلم الصغير على الكبير دبي كسي لاو كسي گنج كسي مندال سلام بك على گوره او كسي كدروا سلام بك لو كسي كوادانشتوا وهروها كميك سلام لك لزورك وهروها پیغمبری خوا صلی الله تعالى عليه وسلم تنانت لمسألة ريزا گوره كاني پیش خستوا حتى دفرمي امرني جبريل ان اقدم الكبائر لزور شو أنا فرميتي خواي برودقات جبريل فرماني بيكدوم كوا من بيركان بيش بخم أجر بين بون يوجو وهروها بوكاتي مزجوتكان بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم ولي أمكم أكبركم بأوانة تنانب بتمنن بأوانا يشتان بوبكان أما شي تعارضي كي لقل دانية كبيغمري خوا صلى الله عليه وسلم ليدا برسن آية كي إمامة من بودكا دا فرمي أو كسي كوازية أحفظكم لكتاب الله چونکە لە کۆتاییەکە دەفەرمون هاوڵان ئەی ئەگەر هاتو ئەم کەسە نەبوو لە کۆتاییە دەفەرمێ وەلیەئومەکم ئەکبەڕوکم با ئەو کەسێک کەوا گەورەیە و هەروەها تەمەنی هەیە دیارە دەفەرمێ ئیمامەتتان بۆ بکە و هەروەها بابەتێکی تر یا بڵێن فەرمودەیەکی تر دەربارەی ڕێزگرتن لە بەساڵاتچوان ئەوەیە کە ئینسانی بەساڵاتچوو لە ڕوانگەی ئیسلامەوە لە ڕوانگەی قورئانەوە لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم ئەحکامی شەرعی لەسەر هەڵدەگیرێت يعني لا كفاراتا لفرزكانا لواجباتكاندا يعني او كسي كوا زور جار ناتواني هندش انجام بدا دبي كفارتك بدا اجل هاتوا كفارتك شي قناق بقناق وكو قناق الظهار والذين يظاهرون من نسائهم ثم يعودون لما قالوا فتحرير رقبة من قبل ان يتماسا هتاوكو كوتاي ايتك وهروها للرمزانة كسي كوا بصالات شو ناتواني بالرجوبه خوي برقاو تكليفي اللي سهل قلتو يا كل بابتي حجده او كسي كوانات وانا حجكا كسي دتواني لجياتي حجبك افرتك لجوهينه ديت الله بيغمبري صلى الله تعالى عليه وسلم ده فرمي دايك مرت بلا منيت واني حجكا افحج عنها يا رسول الله افرمي بيغمبري صلى الله عليه وسلم اي لجياتي حجبكم افرمي حجي عنها ده فرمي حجي بوبك يا وكو كسي كتير درباري باوكي ده برسي شن كزيت الله بيغمبري صلى الله تعالى عليه وسلم كوابو لروانجي اسلامه اگر هاتو طاعته عبادته فريضه كانش مشقتك ونارحتك دروس كر لسر كسي بصالاتشو
لە ڕاستیدا ئیسلام دێنێ ئەمە تەخفیف دەکە، ئەمە سووک دەکە، ئەم ئەرکیان لەسەر نایەڵێ. ئاخر شتمان دەربارەی ئەوەیە تەنانەت دەبێت پیر و پەکەوتەکان و بە ساڵاچوەکان لە کاتی شەڕ و کوشتار و وەروە ئەو وەزعیکەوا ڕوو دەکاتە وڵات دەبێ ئەوانە بپارێزرێن. وەیە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم کاتێکەوە جێشێکی بەڕێ دەکرد بەرەو شوێنە دەیفەرموو لا تقتلوا شيخا فانيا دەیفەرموو کەسێکی بە ساڵاچوو نەکوژن، منداڵ مەکوژن، ئافرەت مەکوژن، ئەو کەسێکەوە پشت هەڵەکان نەیکوژن، ئەو کەسێکەوە شەرتان لەگەڵاداکە نەیکوژن بە پێچەوانەوە لە شوێنەکە عیبادەت دەکا کەسێک جەنگەکە بەجێ دێڵی ئێوە بە هیچ شێوە نەیکوژن. بەڵام بابەتەکەی ئێمە تەنها ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی ولا تقتلوا شيخا فانيا ئەگەر ئەمە بەراورد بکەین بەرامبەر بەو ئیتیفاقی جنێڤ لە ساڵی 1949 دا یەکەیەکێ لە بڕگەکان دەڵێ حیمایەة المەدەنیین، پاراستنی مەدەنیەکان، پاراستنی خەڵکی سڤیل و ئەوانی کەوا چەک بەدەستنین. لە ڕاستیدا کاگریاز غەیری ئەوەی کەوا دەوتێ حبر على الورق هیچ شتێکی تر نییە. بێچەوانی ئەمەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرمێ ئەو شەڕ و ماڵکاولکاری کەوا ئەمڕۆ لە سووریا، لە یەمەن، لە هەندێک لە وڵاتەکانی ترکەوە هەر هەمووی دەستی دەرەکیە بۆ ئەوەی کەوا مسلمانان لە ناوبەرن. یعنی زۆرترینی زەرمەندەکان کێن؟ پیر و پەککەوتوو بە ساڵاچوەکان، ئافرەتەکان، منداڵەکانن. بڕۆ ئیحسایەکان بخوێنەرەوانێ. بەڵام کاتێککە دەگەڕێنەوانێ بۆ لای ئەم هەنگاوە زۆر بەبەزەیی ئیسلام، ئەم هەنگاوە زۆر بەبەزەیی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم گەورەی ئیسلامەکەمان بۆ دەرەکەوێت، گەورەی فەرمودەکانی پێغەمبەری خوامان بۆ دەرەکەوێت. بۆمان ڕوون دەبێتەوانێ ئەوەی کە ئیسلام دەیڵێ شتێکە و ئەوەشی کە غەیری ئیسلام دەیڵێ هیچ شتێکی تر نییە، ئەرزشێکی لە ئەرزی واقعدا نییە. جێی سەرسوڕمان نییە منێک و تۆیەکی پەروەردەی مزگەوت و بۆ منە پەروەردەی ئیسلامی لەگەڵ دایک و باوکمانە چاکبین. بەڵام ئیسلام چۆن بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیری ئەو تاک و گەنجەکە کە بەبێ هیچ وابەستەیەکی خزمایەتی و مادی و ئابووری ڕێز و حرمەتێکی زۆر بەرامبەر بە پیرە نوێنێ، سەری ئەخا لە سیارەکە ئەی پەڕێنێتەوە لە جادەکە لەوە چێ ئاوێکی فێنکیە داتێن. بەستمەوەیە ئاینی پیرۆزی ئیسلام بەرامبەر بە پەروەردەیەکی جوانی تاکێ. کاتێککە پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم فەرمێ پیاوێکی داوێن پیسی بەنو ئیسرائیل بە ڕزگارکردنی سەگێ لە تینوێتی خوای گەورە خستیە بەهەشت، ئایا گەنجێکی داوێن پاک ئەولاتر نییە کە بە ڕزگارکردنی لە سەگێک باشتر کە پیرە پیاوێکە خوای گەورە دەیان پلەی باشی بەدایمە؟ بەستمەوەی ئەم ویژدانە زیندووە یا ئەم بەها جوانانی کە پێغەمبەری خوا سەگێک ڕزگارکردنی سەگێک خاوەنەکە باتە باشتەوە کەواتە ئەمە لەوە چێ شتی گەورەتری بۆ حساب کرابێ. مەبەستمە باسی ئەوم بۆ بکەی کاتێک گەنجێک بەبێ هیچ خزمایەتیە، بەبێ هیچ بەرژەوەندیەک دەستی ڕێز و میهرەبانی و یارمەتیدان و حتا لەوە چێ پۆشتەکردن و تێرکردنی پیرێک ئەگرێتە ئەستۆی خۆی. بەتەئکید ئەگەر ئێمە سەرنج بدەین کاگریاز ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر بنەمای ڕێز و ئیحترامە. ئاینی پیرۆزی ئیسلام و کۆمەلگای ئیسلامی نشین، کۆمەلگای مسلمان نشین، کۆمەلگایەکە لەسەر ڕەحمەت و لەسەر میهرەبانی و لەسەر ڕێزگرتن و لەسەر بەدەمەوەچوون و لەسەر گیانی هاریکاری لە بینی تاکەکانی کۆمەلگادا، چ لەسەر ئاسی خێزان چ لەسەر ئاسی کۆمەلگادا. چونکە ئاینی پیرۆزی ئیسلام بنەمایەکی سەرەکی کەویش فەرمان بە چاکەی و هەروەها قەدەغەکردن و ڕێگرتنە لە خراپە. هەموو ئەو چاکە و فەضیلەتانی کەوا تاکێکی مسلمان، گەنجێکی مسلمانی پێ جوان دەبێ، پێ بە ئەرزش ئەبێ لە ناو کۆمەلگادا ئاینی پیرۆزی ئیسلام هانی دەدا بۆ ئەنجامدانی ئەو جۆرە کارانە. بە پێچەوانەکەشەوە هەچ کارێکەوە دەبێتە هۆی ناشرینکردنی تاک، ناشرینکردنی خێزان، ناشرینی کۆمەلگا. لە ڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام هۆشیاری دەدا، دەستی تاکەکان دەکرێت، دەستیان دەگرێت بۆی کەوە ئەوە نەکەن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم دەفەرمێ مثل المؤمنین فی توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. نمونەی کۆمەلگای مسلمان نشین وەکو نمونەی یەک جستەواتانێ لە خۆشەویستیانە، لە سۆزیانە، لە ڕەحم و بەسۆزی و میهرەبانیانە. یعنی ئەگەر ئێمە بەتەنها ئەو حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە سەرەتادا باسمان کرد بکەینە بنەما بۆ گەنجەکان بەبێ خوێندنەوەی خزمایەتی، بەبێ خوێندنەوەی ئەوەی کەوا دایک و باوکێتی، بە تایبەتی لە دەرەوەی خێزان، لەو کاتانەی کەوا دەبینێ پیرێک بە گۆچانەکەی و دەڕوا بەڕێدا، پیرێک پشتی کۆماوە توانی و توانایی ڕێگای نەماوە، پیرێک کە نەفت و ژیان وای لێ کردووە کەوا ناتوانێت پێداویستەکانی خۆی لە دوکانێکدا، لە نەخۆشخانەیەکدا، لە بازاڕێکدا، لە شوێنێکدا ئەنجام بدا، ئەم گەنجە بەدەمیەوە دەڕوا، ئەم گەنجە دەچێ هاوکاری دەکا، گیانی تەعاون و لێبوردەیی و ڕێز و احترام بەخەرج ئەدا، دڵنیابێک گەورەترین شتێ خوای پروردگار پاداشی ئەداتەوانێ هەر لە ژیاندا چ جای لە قیامەت. وهل جزاء الإحسان إلا الإحسان. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ ما ئەکرەمە شاب شەیخا لسنه. گەنجێک نییە، هەر گەنجێک
كوا رز لبيرك برين لبر أوي كوا بيرة لبر أوي كوا بصالات شو إلا قيضه الله له من يكرمه عند السن لكادك ذا كوا بير دبي كما تدين تدان كاتك واديت تمنوا خوي بروجار بهذا ذاته بوي اما ليره واجر سيري او فرمدي بيغمري خوابكن صلى الله عليه وسلم باسي افرتك من بودك هذا بني اسرائيلي برامبر بحيوانك برامبر باجلك رحمه ومهرباني وسوس انويني وهروها جاني ببزيت يدا هي اي باشا برامبر بمخلوقات كان اي باشا برامبر بدرس كراو كان خوي بروجار اي باشا برامبر بو كساني كوا ثمانيات وروهات وانا يانيا بوي انسان هش كارك بكات بما بس پاداش وەرگرتنی لای خوای پروردگار دڵنیا بێ بەم هەنگاویکەوە خزمەتی پیرێک دەکات خزمەتی بەساڵاتچوێک دەکات دەستی دەگرێت پەرداخی ئاوی بۆیێنێ سوار سیارەکەی دەکات دەیگەیەنێتەوە ماڵەوە سەلامی لێ دەکات بە هەر شێوازێک لە شێوازەکانی ڕێز و احترام دڵنیا بێ لەوەی کەوا خوای پروردگار بە باشترین شێوە پاداشتی دەداتەوانێ و هەروەها خوای پروردگار تعویزی ئەو حاڵەتانەی بۆ دەکاتەوانێ کەوا ئەم پێویستی بەخوای و خوای پروردگار بەدەمیێت خەڵکانێک لەم سەردەمی جیهانگیری و نەمانی ڕەحم و بەها جوانەکانی کۆمەڵگە دایک و باوکیان ناچارەکەن بەوەی کە فڕێ بدرێنە خەڵوەتگەی پیری و کارگوزارێکەوە هیچ پەیوەندیەکی ڕوحی لە نێوان ئەو ئەم پیرەدا هەیەەوە چێ خزمەتکردنێکی ڕواڵەتیانە لە بەرامبەر موچەیەکایکە ئەمانە تا چەند خەڵکانێکی بێزراون یانی خەڵکێک هەیە لە دەرامەتی و لە خۆشگوزەرانی و لە vێلای جوانی و ژووری زۆریە باوکەکەی فرێدای دایکەکەی فرێدا وەکو چۆن ئەڵێ خانمێ وتێتی بەم بێشکەی خۆم نۆ منداڵم بەخێو کرد بە هەر نویان توانی من لە سوچێکی ماڵەکەیانە بەخێوکەن ئێستا خۆم لە خەڵوەتگەی پیریە ئەبینمەوە هەر لەم چەند ساڵی ڕابردووشە لە دوانەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاو بوویەوە ئەوان ئیسلامی پیرۆز چۆن چاوی و سەیری ئەو کەسانەکە ئەم چ ڕێنمایەکی بۆ ئەو کەسانە هەیە کە دایکێک 9 مانگ ئەم منداڵی هەڵگرتی بێ باوکێ عارەقە و خوێنی خۆش کردێتە کاسەوە لە پێناو ئەوەی پاروویەکی حەڵاڵ ژیانێکی سەربەرزانە جلوبەرگێکی جوان بۆ منداڵە بکرێ بەڵام ئەمە سەرنجامی ئەو پاداشت و گەورەیە کە ئێستا فرێ بدرێتە خەڵوەتگەی پیریەوە بەداخەوە خۆزگای ئەم قسەیە یاوەکو ئەم شوێنێکەوە پێدەوتێ خەڵوەتگەی پیری دارولمسنین یاوەکو دارولعەجەزە لە وڵاتی مسلمان نشینە هەر نەمان بیستای و هەربوونی نەبوایە لە کۆمەلگای مسلمان نشینی پێشوودا لە سەردەمی پێغەمبەری ئەکرەمدا صلی الله تعالی عليه وسلم لە سەردەمی سەلەفی صالح و تابعیندا شتێکمان نەبووە بەم ناوەوە تەنانەت ئەگەر کەسێک کوڕی نەبێت تەنانەت کەسێک ئەگەر کچی نەبێت تەنانەت کەسێک ئەگەر هیچ کەسێکی نەبێت بەخێویکە لە ڕاستیدا دەبێت دەوروبەرەکەی و دەرو دراوسەکان و ئەوانەی کەوا بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵیانە دەژی دەبێت بەدەمیەوە بن ئەم دارولمسنین و دارولعەجەزە لە ڕاستیدا هی وڵاتی مسلمان نشین نەبووە هی وڵاتی غەربی بووە لە کاتێکا کە جیهانبینی مادی لە کاتێکا کە دیدگا مادیەکان زاڵ دەبن بەسەر کۆمەڵگادا زاڵ دەبن بەسەر تاکدا زاڵ دەبن بەسەر خێزاندا لەو بینەدا ئالەم کاتەدا ئیتر بەهایەک لە بەهاکانی گرنگیدان بە مرۆڤ بەگشتی و هەروەها بە ساڵاتچوەکان نامێنێت ئەم دارولعەجەزەیە یاوەکو ئەم دارولمسنینەی کەوا ئەمڕۆ بەداخەوە لە وڵاتی ئێمەشدا هاتووە هەندێک لەو خەڵکانەی کەوا هیچ بیرێکیان بەلای ئەوە نییە کەوا دوێنێ ئەم دایک و باوکە چی لەگەڵ ئەماندا کردووە لەبەرەوەی کەوا جیهانبینی مادی و غەربی و هەروەها گرنگیدان بە پێداویستەکانی خۆیان زاڵ بۆ بەسەریانە باوکیان یاوەکو دایکیان دەبن بۆ خانەی بە ساڵاتچوان و هەروەها بۆ خانەی پیران لە هەموو سۆز و ڕەحمەت و میهرەبانیەکی خێزانی بێبەشیان دەکەن بەڕاستی ئەمە کارەساتە ئینسانی مسلمان ئەگەر بێت و لە خوای پەروەردگار بترسێ گرنگی بەو هەموو ئاەتە بدا کەوا هەڕەشەن دەربارەی پێشێلکردنی مافەکان وهروها دەربارەی پێشێلکردنی مافی دایک و باوک ئەگەر بگەڕێتەوانێ بۆ ئەو هەموو فرمودەی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم کە پێغەمبەری خوا دەفەرمێ کە لەو کەسانەی کەوا لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار لا ينظر الله إليه خوای پەروەردگار سەیری ناکە العاق لوالديه ئەو کەسێک کەوا بێڕێزی لەگەڵ دایک و باوکی دەکە مافی دایک و باوکی پێشەل دەکە مافی دایک و باوکی نادا لە ڕاستیدا هیچ کاتێ پەنا بۆ ئەوە نابا کەوا باوکی یاوەکو دایکی کاتێک کە کەوتوتە تەمەنەوە بیبا بۆ خانەی بە ساڵاتچوان بەڵکو لە ماڵەوە دای دەنێت و هەروەها ڕێز و احترامی لێ دەگرێت بۆیە ئێمە کاتێکەوە بەها باڵە جوانەکانی ئیسلامەتی و دینداری غیابی هەیە لە ناو کۆمەڵگادا و هەروەها بیرکردنەوەی مادی زاڵ ئەوێ بەسەر گەنجەکانمانە ئالێرەوە کارەساتە حەقیقەکە دەست پێ دەکات ئالێرەوە ئیتر ڕووداوێکی ناخوازراو ڕووداوێکە بەڕاستی
نەخوای پەروەردگار پێی خۆشە نە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی خۆشە دەست پێ دەکا ئەویش ئەوەی کەوا دەستی باوک و دەستی دایکیان دەگرن چەندەها تراژیدەی قورسمان هەیە چەندەها ڕووداوی قورسمان هەیە بچو ئەوانە بدوێنەکەوە لە خانەی بە ساڵاچواندا لەسەر کورسیە کەوتون زانەکە ئەوان چیان کردو بۆ ماڵ و منداڵەکەیان چەندەها منداڵیان بەخێو کردو لە کاتی منداڵەتیە لە سەرما و لە گەرما پاراستوونیان گەورەیان کردوون و ئەو پەڕی ڕەفاهیەت ئەو پەڕی خۆشگوزەرانی ئەو پەڕی هەوڵ و تەقەلا ئەو پەڕی هەوڵدان بۆ ئەوەی کەوا بە پاروی حەڵاڵ منداڵەکانیان بەخێو بکەن و هەروەها گەورەیان بکەن بەڵام ئەمڕۆ حاڵ گەشت بێتە ئەوەی کەوا ئەم گەنجە لە خوای پەروەردگار نەترسێ ئەم دادەیە لە خوای پەروەردگار نەترسێ ئەم دایکی ئەم باوکەی ببا لە شوێنێک دایبرێ ئەمە پێچەوانی بنەماکانی قورئانە پێچەوانی ئاەتی قورئانە کە خوای پەروەردگار دەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا پێچەوانی ئەوەیە وەسەنی ئینسانی بیوالدەی ئیحسانە کە خوای پەروەردگار وەسیەتی کردو بۆ مرۆڤ کەوا لەگەڵ دایک و باوکیان چاک بێت بۆیە کە سەیری سەلەفی ساڵح دەکەین سەری سەردەمی پێغەمبەری خوا دەکەین صلی الله تعالی عليه وسلم ئەوان ئەو پەڕی ڕێزیان لە دایک و باوکیان گرتووە ئەوان ئەو پەڕی ڕێزیان تەنانەت لە پیرەکان گرتووە یەکێک وەکو عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ نەک ڕێزگرتن لە باوکی یاوەکو لە دایکی جارێکیان لە سەفەری مەکەدا کاک ڕیاسکە لەگەڵ عەبدوڵڵای کوڕی دیناردا دەبێ لەو کاتەدا دەبینێ پیرێک بە ڕێگادا دەڕوا خۆی بەسەر گوێدرێژەکە دەبێ دادەبەزێ و پیرەکە سواری گوێدرێژەکە دەکا و مێزەرێکیشی ئەبێ کەوا سەر و چاوی خۆی پێ بەستۆ بۆی کەوا تەپوتۆزی سەحرا ناڕەحەتی نەکادەی پێشێ بەسەری کابراوە لەو کاتەدا عەبدوڵڵا و هەندێک لە هاوڵەکانی پێی دەڵێن ئەوە کابرایەکی عارابی و دەشتەکیە دەتوانی بە پێ ڕێ بکە بەڵام تۆ بۆچی دادەبەزی بە ئەو بە پێ بڕاتۆ بەسەر گوێدرێژەکە تۆ دەڵێن نە ئەمە تۆ فڵانی کوڕی فڵان نیت لە وەڵامدا دەڵێ بەڵێ دەڵێ دەی ئەم کەسە خۆشەویستی باوکم بووە سەیری ئەم مامەڵە جوانەی کەوا عەبدوڵڵای کوڕی عومەر و هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم بکەی لە ڕاستیدا زۆر دوورە لەگەڵ ئەوەی کەوا ئەمڕۆ لەناو مسلمانانە لەناو هەندێک خەڵکی مسلمانە لە ڕاستیدا جێبەجێ دەکرێت ئەگەر خەڵکی لە قورئانی پیرۆز تێگەشتن ئەگەر خەڵکی لە ڕاستیدا گەڕانەوانی بۆ لای ئەو فەرمودانی کەوا هەڕەشەن دەربارەی ئەو کەسانی کەوا مافی دایک و باوکیان پێشێل دەکەن بێگومان گرنگی بە ڕێز و بە احترام بە دایک و باوکیان دەکەن چونکە دایک و باوک ئەو وێزگەیە کەوا ئینسان دەتوانێت تێدا بپەڕێتەوانێ بۆ باشتەکەی خوای پەروەردگار ئیاسی کوڕی معاویە دەڵێ کاتێکەوە دایکی مر زۆر گریا وتیان بۆچی دەگری وتی کانە لی بابانی مەفتوحانی إلى الجنة وتی من دوو دەرگام هەبوو بەرەو بەهشت بەڵام فأغلق أحدهما یەکێکیان ئەمڕۆ داخرا کە ئەویش مردنی دایکی بوو یعنی سەیری ئەم ڕوانگە خواییە بکە ئەم ڕوانگە ئین دیندارانە بکە لەلایەن تاکی مسلمانەوە خێزانی مسلمان بەرامبەر بە دایک و باوک ئەگەر بەراوردی بکەی بەرامبەر بە هەندێک خەڵکە ئیمڕۆ جیهانبینی مادی زاڵ بووە سەر دەرونیانە تەنها مادە دەبینن لە ڕاستیا جیاوازیەکان زۆرن بۆیە ئێمە لێرەوە جێ خۆیەتی بڵین بۆ کەسانە دەبێ ئێوە لە خوای پەروەردگار بترسن دەبێ ئێوە بیرکەنەوانی ئەو دایک و باوکەکەوە ئەمڕۆ پیرن ئەمڕۆ کەنەفتن بەدەست ئێوە خزمەتیان ناکەن ڕێزیان لێ بگرن سبەینی دڵنیا بن ئێوە دەچنە شوێنی ئەوان ئەگەر خوای پەروەردگار تەمەن بدا بۆیە بەڕاستی گرنگە کەوا گەنجەکان بە تایبەتی باوک و دایکەکانیان نەک لە لای خۆیان بێڵنەوانی بەڵکو بە ئەو پەرە ڕێز و احترام حتا لە کوردەواری خۆمانە دەڵێ ئەگەر هات و پیر لە ماڵتانە بۆ بڕۆ پیرێک لە شوێنێک پەیدا بکە چونکە پیر دەبێتە مایە وەرگرتنی عیبرەت و ئامۆژگاری ئەم پیرە چەندەها ئەزموونی ژیانی هەیە دا ئەزمونەکانی ژیان دەبێت تۆ دەرس و عیبرەت و ئامۆژگاری وەربگری بۆیە بەڕاستی هەر کەسێک لە خوای پەروەردگار بترسێ بیەوێ بە ڕێبازی پێغەمبەری خوادا بڕوا صلی الله عليه وسلم ئەم جۆرە ڕەفتاران نانوێنێ و هیچ کاتێ دایک و باوکی لێدا گل نایەتەوە مامۆستا فەرمودەیەکمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر جەنازەی پیرێکی جوولەکە هەڵدەستێتەوە و نمونەیەکی تریش کە پێشا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە کابرای سوالکەری جوولەکە دەفەرمێن گەنجێتیەکەتمان وەرگرت و ئێستش لە پیرەتی وازمان لێناوە فەرمان بە خەزێنەدارەکە کەوا موچەیەکی مانگانەی بۆ بڕێت دواییش ڕاوێژ بە ئەهلی شوراکە دەڵێ کە ئەمە سەربەرزیەکە بۆ مسلمان کە یەکەمین سیستەمی خانەنشینی لە مێژووی مرۆڤایەتی عومەری کوڕی خەتاب داهێنا کە فەرمووی بگەڕێن لە قورئانی پیرۆزدا ئاەتێکم بۆ بدۆزنەوە کە باسی خانشینی بکە گەڕان وتیان شتی وانە فەرمووی نابێ کتابی خوا شتێکی تیان نەبێ کە ئێمە ئەمڕۆ داماوین بەدەستیەوە کە خۆی گەڕێ گەڵێ سەیرەکات فەلەهم ئەجر غەیر مەمنون ئەڵێ ئەمە یاسای خانەنشینیە لە ئیسلامە و لەو کاتەوە کاری پێکە و نمونەیەکی تریش کە من نازانم ئایا پلەی سەحیحی و ئەوەی چییە کە دەگوترێ ئیمامی عەلی بەتەما بووە بێ بەوە مزگەوت پیرە لە پێشەوە ڕێی کردووە و کاتێک گەشتۆتە ئاستی دەرگای مزگەوتەکە سێرەکات جوولەکەی دوای پێغەمبەری خوا فەرمێ کێ بوو ئاخر کە زاتووە ئەوە با زۆر لەسەر ئەوە نەڕۆین مەبەستم ئەوەیە ئایا جیاوازیە بیر و باوەڕی و ئایدۆلۆژی و حیزبی و ناوچەیەکان ئەبێ ببنە ڕێگر لەوەی ئێمە کە
کە ئێمە هیچ کاتێ نە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێگەشت و تر و باشترین نە لە ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ. ئەکرێ من لەبەرەوەی کە پیرێکی بۆونە لە سلێمانیا وەختی خۆی جوولەکە و گاوران هەبوون بۆونە لەوە چێ کەسێکە بێ زمانی لە من جیاوازتر بێ ڕەنگی لە من جیاواز بێ لە حیزبێکی ترا بێت لەوە چێ هەر سەر بە ئاینەکەی منیش نەبێ و خەڵکێکی خراپیش بێ. ئەمە دەبێتە ڕێگلەوەی کە من چاکەکارنم لەگەڵ ئەو پیرەدا. ئێمە کاتێکەوە باز لە ڕێزی بەساڵاتچووان دەگرین تەنها باز لەوە ناکەین کە دەبێت ئەو بەساڵاتچووە کەسێکی مسلمانی متتەقی دینداری ئەهلی مزگەوت بێت، چونکە وەکو جەنابەت ئاماژەت بەو فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو هەنگاوە شیرینی عومەری کوڕی خەتاب کرد دەربارەی جوولەکەیەک ئەو ڕاستیەمان بۆ دەرەکەوەکەوە ئینسان کاتێک کە داوای لێکراوە بە تایبەتی مسلمان لە هەموو کەسێک بە ڕەحمترێکە، لە هەموو کەسێک بە بەزەیترێکە، لە هەموو کەسێک بە ڕێزترێکە بەرامبەر بە غەیری خۆی، بەبێ ئەوەی کەوا هیچ فەرق و جیاوازی لە نێوان مەسئلەی ئایدیا و بیرروبۆشون و حیزبایەتی و کەسایەتی و هەروەها خەڵکێکی باشە خەڵکێکی خراپە. گرنگ ئەوەیە ئەم ئینسانە ئەم مرۆڤە هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵ ئەسێتەوە لەبەر جەنازەکە دەڵێن ئەی پێغەمبەری خوا ئەوە غەیری مسلمانە جوولەکەیە ئەفەرمێ ئەلەیسە نەفسەن ئایا مرۆڤ نییە ئایا ئینسان نییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکە عوتبەی کوڕی وەلید دەنێرن بۆ لای بە شێوازێکی زۆر تند قسە لەگەڵ پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه وسلم تەمەنیشی تێهاتووە. پێغەمبەری خوا لە کۆتاییە نەلی تووڕە بێ نەلی بێتاقەت دەبێ دەفەرمێ پێی ئەفەرەغتە یا ئەبەل وەلید ئەرێ باوکی وەلید تۆ لێ بیتەوانێ ئەڵێ بەڵێ من لێ بوومەوانێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکەوە فەتحی مەکە دەکرێ ئەبوو قوحافە باوکی ئەبوبەکر هێشتا مسلمان نەبووە، کاتێککە مسلمان نەبوو ئەبوبەکر دەیهێنێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوورەوە کە پێغەمبەری خوا ئەبی قوحافە دەبینێ دەفەرمێ بۆ لە ماڵەوە لێی نەگەڕای هەتاوەکو ئێمە بەهاتینایە بۆ لای ئەو هێشتا مسلمانیش نەبووە. ئەبوبەکر دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا نە تۆ شایستەی بۆی کەوە ئەو بێ بۆ لای تۆ. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسە و گفتوگۆی لەگەڵدا دەکات دەفەرمێ ئەسلیم تەسلیم پێی دەفەرمێ مسلمان بە ئەبی قوحافە ئالەو کاتەدا کە باوکی ئەبوبەکری سیدیقە مسلمان دەبێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ڕێزی لێ دەنێ تەنانەت دوایی پێی دەڵێ ئەم سپیایەتی سەر و ڕیشی بگۆڕن بەڵام خۆتان لە ڕەشتمەوەیە کە ئێمە ئینسان کە پیرە بێ ینی ئەگەر جلێکی جوام کاتە بەری یام ڕیشێکی کورت بکاتەوە جوام کە ئێمە لەوە چێ بە شتێکی ئەڵێن سەیری ئەو پیرە دڵ تەڕە و نازانم چی بەڵام سەیری پێغەمبەری خوا کەوا ئەفەرمێ ئەم سپیاتیە بە خەنەیەکی سوور بگۆڕن کە ئەمە نیشانەی ئەوەیە کە پێویستە مرۆڤ حتا کۆتایی تەمەنی هەر ینی بە ئومێدەوە بژی و جوان بینانەوە ینی خۆی مشل نەکا بۆ مردن و پیس و پۆخلی ئەم شتانە حد لە فەرمودەکەی کتریشا کە ئەفەرمێ ئەگەر قیامەت بەرپا بوو یەکێکتان خەریکی چاندنی نەمامێک بوو ئەمە بەسمەوەیە ئیسلامی پیرۆز حتا ئاخر لەحزەش هەر بە ئومێد و بە جوانی و جوانبینیەوە سەیری مرۆڤ. بابەتی گرنگیدان بە خۆت لە سەردەمی گەنجێتی هەتاوەکو سەردەمی پەرێتی بابەتێکی داخوازیە بابەتێکی پێویستە کە ئینسان گرنگی بەخۆی بدات بە تایبەتی کاتێک کە دەچێتە تەمەنەوە چونکە لە ڕوانگەی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری بکەین ئەومان بۆ دەردەکەوێت ئەوەی کەوا لە بابەتی کوردەواریە دەوتێ ئەمە دڵتەڕی و ئەمە چی لە ڕاستیدا لەگەڵ ڕۆحی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک ناگرێتەوانێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە ئاوای کردەوە وەکو جەنابەت فەرمووی پێغەمبەری خوا فەرمی إذا قامت الساعة وفي يد أحدكم فسيلة فليغرسها وعنيانی من المهد إلى اللحد ئینسان دەبێ هەنگاوی خۆی بنێ و هەروە کاری خۆی بکە. بەرحاڵ کاتێکەوە دەچینەوانێ بۆ لای هەنگاوەکە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ کاتێککە مەدینەدا دەسوڕێتەوانێ پیرێکی پەککەوتە دەبینێ سەی دەکات داوا لە خەڵک دەکات وهروە لە خەڵک داوای دیارە هاوکاری دەکات ئالەو کاتەدا عومەر کە سەی دەکات ئەمە کەسێکی جوولەکەیە لە وەڵامدا دەفەرمێتی والله ما ئەنصەفناک ئێمە بە ئینساف نەبین لەگەڵ تۆدا بە ضەمیر نەبین لەگەڵ تۆدا ئێمە لە کاتی گەنجێتیە جزیەمان لێ سندیکەوە بابەتێکە دیارە بێ لە شوێنی خۆیدا باز بکرێ لە کاتی پێرێدی شاوازمان لێنێ بۆیە فەرمان دەکا کە لە بەیتولمال ژیانی ئەم کەسە دابین بکرێت و هەروەها جیزیەکەشی لەسەر هەڵبگرێ. بۆی ئەم فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم نەرمونیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەترین بەڵگەن لەسەر ئەوەی کەوا مامەڵەکە تەنها بۆ کەسێکی مسلمانی پیری پەککەوتەی مولتەزیم نییە بەدینەوە بەڵکو هەموو جۆرە کەسێکەوە هاتووەتە تەمەنەوە وەروەها بۆتە باپیرەیە بۆتە داپیرەیە وەروەها تەمەنی هاتوو کە نەفت بووە ناتوانێت پێداویستەکانی خۆی دابین بکە دەبێ ئینسانی مسلمان گرنگی پێ بدە بەبێ ئەوەی کەوا هیچ جیاوازی بکە بەڵام کاتێک خۆڕێز لە کەسێکی پیری بە ساڵات شوێ مسلمانی دیندار دەگرێ بێگومان پاداشەکەی زیاترێکە
وارو ئەرکێکی باشتری ڕاپەڕاندووە بۆی ئێمە لە ڕوانگە ئەم فرمودانی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم داخوازیەکمان لەسەرە ئەویش ئەوەیە کەوا وەکو مسلمان بە تایبەتی کە کۆمەلگاکەی ئێمە کۆمەلگایەکی مسلمان نشینە هەموو کەسی خۆی بە مسلمان دەزان چ لە گەنجەکان و چ لە پیرەکان دەبێ گەنجەکانی ئێمە دەبێ ڕۆڵەکانی ئەبێن دەبێ نەوەکانی ئێمە ئاگای لە پیرەکان زۆر بە کورتی فرمودەیەکمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جەمع یارانی ئاماژە بۆ کە کەسێ لەوە خراپترە کە جنێو بە دایک و باوکی خۆی بدا هاوڵان بەسەر سوورمانەوە چونکە پەروەردەی حجرەکەی پێغەمبەری خوان فەرمێ ئایا کەس هەیە جنێو بە دایک و باوکی خۆی بدا فەرمێ جنێو بە دایک و باوکی ئەوی ترەدا وەکوای جنێی بە دایک و باوکی خۆدا ئەوی تر دووبارەیە کاتەوەتە کە ئاڵێ کەس تەقە لە دەرگای کەس دەی ئایا زۆر بە کورتی سوکایەتیکردن و ئیهانەکردن وەگاڵتەکردن بە دایک و باوکی ئەوانی دیکە سەرنجام ئەمەش هەر جۆرێک لەوە نییە کە ئێمە وەکۆ لە تەقەمان لەواندا و خەڵکێک سەرنجام تەقە لە دەرگایەمەداتەوە ینی مەبەسمە ئیهانە بە دایک و باوکمان بکرێتەوە بەتاکید ئەگەر لە خودی کەسەکە خۆیدا بێکاتێکەوە ئیهانە بە دایک و باوکی دەکە وەکو چۆن لە هەندێک لە کتێبەکانە باز دەکا دەبێت بترسێت لە سەرنجامی ئەوەی کەوا ڕۆژێ لە ڕۆژان ئەمیش دەچێتە تەمەنەوە منداڵەکانی ئەم هەمان ڕەفتار و هەمان کردە بەرامبەر بە ئەم ئەنجام بدەن وهروەها لە دەرەوەش بە هەمان شێوە کاتێکەوە کەسێ دەچێت بێڕێزی بەرامبەر بە کەسێکی بە ساڵاچوو دەکات لە دەرەوە ترسی ئەوەی هەبێت لەخوا بترسێ کێ دەڵێ کەسێکی تر ئیهانە بە دایک و باوکی ئەم ناکە ئەمە دەبێت ئینسانی مسلمان ئاگای لەوێ زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا عەبدوڵڵا ڕەشید پێنجەمین بانخوازی ئیسلامی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ بووی سپاس بۆ ئاماژگای ڕێنماییەکان بەڵێ ئازان و خۆشەویستانم هەر یەکێک لە ئێمە ئەگەر کوڕیا کچی گەورەی دایک و باوکێک بین بێگومان دایک و باوکی ئەم کەسە لە 20 یا 25 ساڵیا زەواجی کردو واتە ئەگەر هەر لەو ساڵی زەواجیانە ئەم دوای ساڵێ لەدایک بوو بێ واتە 25 ساڵ جیاوازی لە نێوان منداڵ و دایک و باوکە هەیە و کە 25 ساڵیش ینی نیشانەیە بۆ ئەوەی کەوا عادەتەن تۆ دایک و باوکی خۆت لە خۆت 25 ساڵ گەورەتر بوون بە پیریان بزانی زۆر جار کێشە و ململانەیان بوونە ڕق و بوغزی منداڵ بەرامبەر بە دایک و باوکیشی لە دوای تەمەنێکی زۆر یان ژنهێنان و پێکەوەنانی ماڵی کوڕەکە یا کچەکە دروزە بێت کە ئەو کاتە خۆشەویستی دنیا و تەماح و ئەم شتە دروزە بێت بۆیە زۆر جار منداڵ لەو تەمەنە کۆتاییانە دایک و باوکیە بغزێنە یا بە چاوێکی نزم و سووکەوە سەیرانەکە فرمودەیەکی پێغەمبەری پێشەوامان هەیە صلی الله عليه وسلم کەوا حەزەکەم لە خزمەتی جەنابتانە باسی بکەم کە ڕۆژێ بە قادرمە یا بێ پلیکانەی مینبەرەکە سەرەکەوێتە سەرەوە و سێجار ئامین دەکات و هاوڵان دوایی لە هۆکاری ئەم سێجار ئامینکردنەی دەپرسن پێغەمبەری پێشەواشمان صلی الله عليه وسلم دەفەرمێت جبریل هات بۆ لام سێ دوعای کرد و داواشی لە من کرد کەوا ئامین بکەم یەکێک لەوانە فەرمووی یاخوا لوتی ئەو کەسە بە قوڕاچێکە ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبدرێ و سەڵاواتی لەسەر لێنادا لە دووەم جارە فەرمووی یاخوا لوتی ئەو کەسە بە قوڕاچێکە بە دایک و باوکی یا بە یەکێکیان دەگا ناتوانێت ڕەزامەندی خوا لە ڕێ ئەوانەوە بەدەست بێنێ و دڵیان ڕاگرێ و ڕێز و حرمەتیان بەرامبەر پیشان بدات و سێمیشانەوە بوو کە فەرمووی یاخوا لوتی ئەو کەسە بە قوڕاچێکە بە ڕەمەزانەگا و ناتوانێت ڕەزامەندی خوای تێدا بەدەست بێن ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی هەینیان با لە مینبەری مزگەوتەکانەوە چەند جار ناوی پێغەمبەری پێشەوامان یا لە بەرنامە ئاینیەکانەوە دێ هەزارها جار سڵاوات بنێرین بۆ لە دایک و باوکمان دڵسۆزتر کە پێغەمبەری پێشەوایە و لایەنی دووەمیشی کە دایک و باوکمانە با ڕێزێکی زۆرتریان لێ بگرین چونکە ئەوانە کۆڵەکەی ڕاگررتنی ژیانی ئێمە و هێنانە بوونی ئێمن ڕێز و سڵاومان بۆ تەواوی بە دایک و باوکانمان هەیە و بۆ تەواوی بە سەڵات جوانی کوردستان سوپاس بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست کە تا ئەم ساتەش بینەری بەرنامەکەمان بوون تا بە گەشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ